گۆرانی لایەن بوومە پێشکەشێکم بۆت بۆ دانیشتوانیان مەجلسە بە تایبەت پێشکەشێکم بۆ کاکە سەخی خۆشەویست میزبانی خۆشەویستمە پێشکەشێکم بۆ کاکە شارەم قەدیمی کاکەم جەد نەجەفی پێشکەش بۆ عارش فاتحی بە تایبەت پێشکەشێکم بۆ هەرچی کەرجوویە بە تایبەت ئیبراهیم فاتحی پێشکەشێکم بۆ تۆمارگەی ئاژوان کاکە شارەم سەڵواتی یان نێژێ لە فرمانچووە خێر بەلەرزانە ئەی وەی بەلەرزانە چۆپی بەلەرزانە خێر بەلەرزانە ئەی وەی بەلەرزانە چۆپی بەلەرزانە گەلگەلە دەوری سەری بەخشە پەرێشانە بەخشە پەرێشان ئەی بەخشە پەرێشانە شش بو کمال رانی
صابر سنگاو